بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسخوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز ئەگەینەوە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان تایبەتە بە قسەکردن لەسەر شێوازی بانگەواز بە درێژایی مێژووی مرۆڤایەتی خوای گەورە بۆ هەرگەل و میلەتێ پێغەمبەرانی خۆی ڕەوانە کردووە بۆ ئەوەی لە ستەم و نادادگەری دەسەڵاتدارانی سەردەم دووریان بخەنەوە و تەنها ژیانیان بۆ خودای گەورە بێ و هەر خۆیان کار بەدەست و کار بەڕێوەبەری خۆیان بن. بۆیە هەمیشە دەبینین ململانەیەکی سەخت و نادژوار هەبووە لە نێوان پێغەمبەران و دەسەڵاتدارانی سەردەمدا. هەمیشە پێغەمبەرانی خوا سەنگەری بێدەسەڵاتان و خەڵکی هەژارانیان گرتووە و لەلایەن دەسەڵاتدارانیشەوە سەرکوتکراون و وەکو لە فەرموودەی پێغەمبەری مەزنیشدا هاتووە ڕۆژی وا هەبووە بەنو ئیسرائیل 70 پێغەمبەری خۆیان شەهید کردووە. بەچی دەوترێ بانگەواز؟ پێناسەی بانگەواز چییە؟ بانگەواز لەم سەردەمەدا ئەرکی کێیە؟ ئایا تەنها بانگەواز ئەکەوێتە ئەستۆی پێغەمبەرانی خوا یا هەموو مرۆڤێکی مسلمان کە بانگی خوای پێگەشتووە و مسلمانەتی هەڵبژاردووە دەبێتە بانگخوازێک بۆ خۆی؟ کۆسپ و لەمپەرەکانی ئەمڕۆ لە بەردەم بانگەوازی ئیسلامیدا چین؟ ئایا ئەو کۆسپ و لەمپەرانە لەلایەن مسلمانان خۆیانەوە دروستکراون یا لەلایەن ئەو دەسەڵاتدارانەوە کە لە پێشینانیشەوە هەر بەرهەڵستی پێغەمبەرانیان کردووە؟ چۆن بتوانین ئەو لەمپەر و کۆسپانەی بەردەم بانگەوازی ئیسلامی لەم ڕۆدا بشکێنین و خەڵکی جارێکی تر بۆ بەرنامە و ڕێبازی خوا بانگ بکەینەوە؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز مامۆستا وریا زەڵمی بانگخوازمان کردووە. مامۆستا گیان زۆر بەخێربی. سەرەتا پێمان خۆشە پێناسەیەکی بانگەواز بزانی بەچی ئەوترێ بانگەواز. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته وتمسك بشريعته إلى يوم الدين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی بۆ منتان ڕخساند. سەبارەت بە پرسیارەکەت لە سەر شێوازی پێناسەی داعوا، دیارە کەلیمەی داعوا لە زمانی عەرەبیە بەوە هاتووە کە بریتێ لە بانگنەواز و بانگکردنی خەڵکی بۆ لای خوا. زۆرێک لە عولەمایان ڕەحمەتی خۆیان لێبێ تەفسیری یان با بڵێن پێناسەی داوایان بۆ شێوە کردووە. یەکێک لەوانە ئیمامی تەبەری ڕەحمەتی خوا لێبێ فەرمێ هي دعوة الناس إلى الله يعني إلى الإسلام بالقول والعمل. بریتە لە بانگکردنی خەڵکی بۆ لای خوا یان بۆ لای ڕێگای خوا کە دینی خوایە، چ بە زمان چ بە کردار. ئەمە دوو جۆرە. دیارە ئینسانی مسلمان و ئیماندار ئەوەی کە داعی و بانگخوازە و دەیەوێت خەڵک بۆ لای خوا بانگکە، دەبێت بە عەمەلیش لە ناو خەڵک و جەماوەرە و لە ناو ئەو شوێنی کە تیا دانیشێ، لە ناو ئەو بێ ئەو جەوەی کە ژیانی تیا گوزەرێنێ و دەبێت بە عەمەلیش بیسەلمێنن کە یەکێکە لەو داعیانەی کە خەڵک بۆ لای خوا بانگکە. یەکێک تر لە زانایانە فەرمێ حەق بریتە لەوەی کە دوو کەسی ئەوێ يحتاج إلى رجلين، یەکەمیان ينطقه، دووەمیشیان يفهمه. حەق دوو جۆر لە ئینسانەکانی دەوێت، یەکیان ئەدای بکا و عەرزی بکا و پێشکەشی بکا ڕوونی بکاتەوە بۆ خەڵک، ئەوی تریشیان ئەوەیە کە وەریگرێ کاری پێ بکا شوێنی بکەوێ. شێخ عەبدولقادیر گەیلانی ڕەحمەتی خوا لێبێ فەرمێ الصدق مع الحق والخلق مع الخلق. ڕاستگۆیی لەگەڵ خوای پەروەردگار و ئەخلاق و ڕەوشتی جوان لەگەڵ خەڵکی خوا بنوێنی. ئەم دووشتە بە یەک ببەستینەوە. پەیوەندیمان لەگەڵ خوا، پەیوەندیمان لەگەڵ خەڵکی خوا. ئەم دووشتە دەبێتە مایەی ئەوەی کە داعوا و بانگنەواز بەرەو پێش بەرن. و ئیمامی سیوطیش ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ پێویستە داعوا و بانگنەواز بەردەوام بێ، هەر وەکو چۆن لە ئادەمەوە عەلەیهی سەلام تاوەکو خاتەم و تاوەکو ئەمڕۆژ و تا قیامەتیش ئەبێ شوێن کەوتوانی حەق، ئەوانەی کە شوێن پەیامی خوا کەوتون بەردەوام بن لەسەر گێڕانەوەی خەڵک لە بەندایەتی بەندە بۆ بەندایەتی خوا، بۆ سەر ڕاستە شەقامی ئیسلام، بۆ ئەوەی ئینسانەکان لە دنیا و لە قیامەتا بەختەوەر و خۆشبەخت و خۆشگوزەران و تووشی سەعادەت و بەختەوەری بن لە دنیا و لە قیامەتی شا ڕوسول و سەربەرزی لای خوا بن. بۆیە ئەفەرمێ داعوا و بانگنەواز ئەبێ بەردەوام بێ و بێتاقەتی و یەئس و دڵڕاوچێ یان با بڵێن بێتاقەتی ڕوویان تێنەکات، چونکە جاری وایە ئینسانەکان دێن بەدەمیەوە، جاری واشەیە نان بەدەمیەوە، بەڵام ئەمە شتێکە پەیوەندە بە خوای پەروەردگارەوە. دڵی ئینسانەکان لای خوایە، خوای پەروەردگار خۆی ئەزانێ کێ شایستەی ئەوەیە هیدایەتی بدا و کێ شایستەی ئەوە نییە تووشی گومڕایی سەر لێ شێوای بێت. ئاخر شت لەسەر پێناسەی داعوا
سید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ دڵی ئینسانەکان ئامادەیە بۆ وەرگرتنی هیدایەت، بەڵام کاتێک کە خاوەنەکەی خۆی هیدایەت وەرناگرێت ئەو کاتە خوای پەروەردگاری خاتە ڕیزی گومڕایانەوە، ئەمەش لە دەستی هیچ کەسێکدا نیە، تەنها لە دەستی خوای پەروەردگاردایە. مامۆستا ئایا بەوەی کە هەر مرۆڤێ کە لەلایەن بانگبەران و پەیامبەران و بانگخوازانی خواوە بانکرا هاتە ناو چوارچەوەی ئیسلامەوە، ئایا لە ناو چوارچەوەی ئیسلامیشدا هەر بانگواز دەکرێتەوە بۆ کۆمەڵێشتیت؟ بۆ نمونە پیاوێ لە پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم پرسی خەڵکی بۆچی بانکەی؟ فەرمووی بۆ ئەوەی کە بڵێن خوا هیچ خوایە شانی پەرستن نییە. ئایا لە ناو بانزنەی ئیسلامیشدا خەڵکی بۆ شتی تر بانگ ئەکرێتەوە بۆ عیبادات بۆ بەها جوانەکان؟ بێگومان ئینسان تا لە دەرەوەی بازنەی ئیسلامە اختیار لە دەستی خۆیەتی، بەڵام کە هاتە ناو بازنەوە شێوازەکە ئەگۆڕێ، ئەو کاتە بێ پەروەردەیەکی ڕاست و دروستی بکەیت، ئەحکامە شەرعیەکانی فێر بکەیت، ئەوەی کە پێویستەکە گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا، جێبەجێکردنی فەرزەکان و هەموو ئەو شتانەی کە ئیسلام بە باشی زانیوە و جێبەجێ بکرێن ئەویش ئەگرێتەوە و بێ خۆشی خۆی ڕابێنە لەسەریان و بەردەوامیش بێ لەسەری، ئەمە ئیتر مکەلەفە بێ ئەو کاتە کە هاتە ناو بازنەوە مکەلەفە اختیاری دەستی خۆیان نامێنێ، ئەتەکلیفی ئەو دینە کەوێتە سەر شانی. مامۆستا بەوەی هەر زۆر لە پێناسە و واتای بانگواز زۆر دوور نەکەوینەوە، ئایا جیاوازی هەیە لە نێوان بانگەوازی پێغەمبەران لەلایە کە ئاراستەکراوی خوا بوون کە وەحی خوایان پێ بوو لەگەڵ بانگەوازێک کە شوێن کەوتوانی پێغەمبەران دەیکەن؟ بێگومان بەتەکی دەبێت جیاوازی هەبێت، چونکە ئەوان هەڵبژێردراوی خوا بوون. هەر بۆ نمونە خوای پەروەردگار سەبارەت بە پێغەمبەری خۆمانە فەرمێ وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. جیاوازی هەیە لەوەی کە ئینسانەکان ئەوانەی کە تاعین شوێن کەوتوی پێغەمبەرن عەلەیهی السەڵات وەسەلام لە فکریان لە بۆچوونیان لە تێگەیشتنیان لە دەقە شەرعیەکان زۆر جیاوازترە، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کاتێکە خوای پەروەردگار قورئانی بۆ ڕەوانە کردووە هەموو شتەکانی تێگەیاندووە و خۆیشی بەرچاوڕوون بووە، چونکە خوای سوبحانەهو وەتەعالا پێغەمبەرانی پاراستووە، بۆیە ئەوان داوای ئەوان شێوازی ئەوان جیاوازتر بووە، هەرچەندە خەڵکیش وەکو پێویست نهاتۆ بەدەمیانەوە. سەرەتا ململانەیەکی زۆر سەخت لە نێوانیاندا دروست بووە، سێراعێکی زۆر دروست بووە لە نێوانیاندا، بەڵام سەرنجامیش بەهۆی بەردەوامیانەوە کۆمەڵە خەڵک شوێنیان کەوتووە. مامۆستا بپرسیم زانین داعوە و بانگەواز ئەرکی کێ؟ ئایا هەر پێغەمبەرانی خوا و وەکۆڵێ ئەوانن کە خوا ناردوونیان هەموو مرۆڤێک ئەرکی بانگەوازیەکەوێتە ئەستۆ؟ بێگومان پێش هەموو شتێک مهمەی داعوە و بانگەواز مهمەی پێغەمبەران بووە، کاری سەرەکی ئەولەویاتی کاریان پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێت کە لە چەندین دەقی قورئاندا ناوی هەندێک لە پێغەمبەران هاتووە. خوای سوبحانەهو وەتەعالا ئەم ئەرکەی بەوان سپاردووە پێش هەموو کەسێک. بۆ نمونە خوای پەروەردگار کە باسی نوحەکە، نوح طبعا زۆرترین تەمەنی هەبووە، 1050 ساڵ تەمەنیەتی، 950 ساڵی تەمەنی بەس پێغەمبەرایەتی بەسەر بردووە. خوای سبحانه وتعالى فرمي ولقد أرسلنا نوحا إلى قومه فلبث فيهم 1000 سنة إلا 50 عاما. لما وي أمن وصلوا 50 صالة دا ما نوي لنا وقلكي خوي دا. خوي سبحانه وتعالى لسر زمان إيوه فرمي إني دعوت قومي ليلا ونهارا بشو بروش خليل بوا خليشي دعوه بانواز بوا حكمتي بكاري ناوى لويكا كسي واهبوا وابيويستي كدوا شو بروا دعوه بكاو بانيم كابو لا إخوة كسي واج هبوا بروش بيويستي كدوا بلام لقل أم همو ماندوبونا أم تصحية دانا كبشو بروش خليل بوا نوصلوا 50 صال خلصي كم هاتوا بدم يوا وما آمن معه إلا قليل. يعني نموني پیغمبران تلقى درفه دبي لخدمتنا باسي بكين بو نمونه لسردمي پیغمبر سليمان. پیغمبر سليمان يشيك لو پیغمبراني كا خواي پروردگار هندق لمعجزكاني بي عطا كردوا وپیغمبران ترين دعوة. بو نمونه لزماني هرچي بالندو مارو ميرو هرچي حشرات ديتي گشتوا. يشيك لو سربازاني كالبردمي اوايا هدهدك خمان بيلن پاپو سليمان. ام پاپو سليمان مهمەیەکی گەورەی لە ئەستۆگرتووەکە بریتە لە داعوە و بانگەواز و بەهۆی ئەوەوە گەلێک کە خەریکی خۆرپەرستنن بەهۆی ئەوە ڕزگاریانە بێ و خوای پەروەردگارە پەرستن و ئیمان دێن و دێنەوە سەر ئەو ڕاستە شەقامە کە پێغەمبەر سلەیمانی لەسەر بووە. بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە هەر شوێنێک بە پەپو سلەیمانتان بینی پێی گەشتن مەیکوژن نەهی لێ کردووە لەبەرچی لەبەرەوە مهمەیەکی گەورەی جێبەجێ کردووە کە بریتە لە گێڕانەوەی خەڵکێک لە خۆرپەرستیەوە بۆ خواپەرستی. نمونەش لەسەر پێغەمبەری خۆمان تماشای آياتكاني قرآن كين خواي پروردگار الروبرو بيغمبري خوا فرمي يا أيها الرسول بلغ ما أنزل إليك من ربك فإن لم تفعل فما بلغت رسالته.
ئەی ئەگەر ئێمە شوێن کەوتوانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتێکدا کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەڵبژێراوی خوای پەروەردگارە خۆشەویستی خۆیەتی لەگەڵەوەشدا پێ فەرمی محەممەد ئەوەی کە بۆ تۆمان نردووە بیگەیەنە ئەگەر واد نەکرد پەیامەکەی خواد نەگەیاندووە یەکەمین داعش بۆ ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوایە يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا رغم درفتي ونبي من يقبل وآياتنا كيشوينوا شيب كينا ووردي بكينا وبكينا زمانك يخومان بلام آيات كان واضحا رونا كبيغمبر عليه الصلاة والسلام يشيك لو داعية بهزانيك خلقك من كيشكد وخلق لدوري كوبوتوا ديال أبيش كفرميتي قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني قل هذه سبيلي خوا فرمي محمد بلي أمر يبازو رياكي منا أدعو إلى الله خلق بانكم بولاي إخوة إما بك خلق بانكين خلق بولاي إخوة بانكين تشتيك لو باشتر به خلق بولاي بيامي إخوة بانكي ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين بديان صدان آياتي لو بابتها هي كوابو داعيانو بانخوازانیە کە شوێن کەوتوی پێغەمبەری خوان عەلەیهی سەڵات وەسەلام دەیانەوێن ئەو سونەتە جێبەجێ بکەن و زیندوی بکەنەوە دەبێ هەمان ڕێڕەوی پێغەمبەران بگرنە بەر بۆ ئەوەی خەڵکی بەرەو لای خوا بەرەو لای دینی خوا بان بکەن. مامۆستا هەمیشە ئەبینین وەکوڵە دوو سەنگەر هەبووە سەنگەری بانگبەران و پەیامبەران و شوێن کەوتوانیان وەکو ئەوەی کە بانگەشیان بۆ ئاین و بەرنامە ڕێبازی خوا کردووە لە بەرامبەریشدا ئەو مرۆڤانەی کە بانگ کراون هەندێکیان بەدەم پەیام و بانگەوازی پێغەمبەرانەوە هاتوون هەندێکیان پشتیان هەڵکردووە لە سەنگەری ستەمکار و دەسەڵاتدارانی ڕۆژگار ئاماونەتەوە ئێستا بزانین بەکێ ئەوترێ بانگخواز ئەو سیفەت و مەرجانی کە پێویستە لە کەسی بانگخوازە هەبێت چین و چۆنە خۆی ئێمە بەڕاستی بۆ داوا شێواز و ئوسلوبی شێواز و جۆراجۆری خۆی هەیە ڕەنگە لە زەمانێکەوە بۆ زەمانێکی تر بگونجێ ڕەنگە لە شەخص و تاکێکەوە بۆ کەسێکی تر بگونجێ بگۆڕێ لەبەرەوە ئینسانی وا هەیە هەر بۆ خۆمان تەماشا بکەین لە وتاری جمعەکانە جمعەی وا هەیە خەتیبەکەی ئیمام و خەتیبەکەی کە ئەڕۆی لێ کۆبیتەوە ماشەڵا نە مزگەوت و نەدەرگا و نەدەر و نەحەوشە هیچ شوێنە جێ نابێتەوە مزگەوتی وا شوێنیوە نابێت ئەمە بۆ چی ئەگەڕێتەوە بۆ وردبێنی و بۆ خوێندەواری و بۆ سەقافەت و تێگەیشتووی ئەو خەتیبە کەوا بوو ئێمە ئوسلوب و شێوازی جۆرا و جۆری زۆرمان هەیە بۆ گەیشتن بەوەی کە خەڵکی کە من کێشکەین بۆ لای ئیسلام بۆ لای خوا یەکێک لەو فەنانە یەکێک لەو جۆرانە بریتە لە نەرمونیانی کە صفاتی پێغەمبەرانە سەڵات و سەلام خوایان لەسەر بێ ئەم نەرمونیانیە وا ئەکا کە ئینسان لە خۆی بایی نەبێ معجب بە خۆی نەبێ تەواضعی هەبێ بەردەوام لەگەڵ ئێش و ئازار و مێنەتەکانی خەڵکدا بێ کاتێککە بەم شێوازە بوو نەرمونیان بوو خەڵکیش گوێی بۆ گرێ قسەی ڕەواجی هەیە لەناو خەڵکە خوای پەروەردگار بە پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك أفرمي أي محمد صلى الله عليه وسلم برحم سوز بزي خواي قوران نرمونياني شفقة سوز بزي خسوت ناو دڵی تۆوە عەطف و سۆز و بەزەی لە دڵی پێغەمبەرە ڕەنگی داوەتەوە ئەو تەن ئاەتەکانی ترا فەرمێ و بالمؤمنینە ڕەئوف الرەحیم بەخشندە بووەوە بەڕەحم بووە لەگەڵ ئیماندارانە بۆیە ئەفەرمێ ئەی محەممەد ئەگەر تۆ زبر بوویتایە قسەت زبر بواە یان مەسەن گرش بوویتایە لەگەڵ خەڵکە تون بوویتایە لەگەڵ خەڵکە لەنفەض من حەولک خەڵک لە دۆری تۆ کۆ نابوونەوە وەلە یەکێک لە فەرمایشتەکانی پێغەمبەر هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ هەر شتێک نەرمی تیا بێ ئەو شتە جوانە بێ و ئەگەر توندی و زبری تیا بێ ئەوە دیارە ناشرینە بێ و خەڵک ئەی بغزێنێ و خۆشی ناوێ کە ئەوە زۆر شدەی لەو بابەتە لە پێغەمبەرانی تریشە تەماشا بکەین پێغەمبەر موسا طبعا یەکێکە لەو پێغەمبەرانی تەنها پێغەمبەرێکە کە خوای پەروەردگار ڕاستەوخۆ بێپەردە قسەی لەگەڵ کردووە وەکەلەمە الله موسا تەکلیما لەسەر داوا و لەسەر داواکاری و پاڕانەوەی پێغەمبەر موسا کە ئەپارێتەوە لە خوای پەروەردگار دەڵێ خوای پەروەردگار هارونی برام هەم زمانی فەسیحە بۆی هاوکارم بێ پشتیوانم بێ یارمەتی دەرم بێ ئەویش با لە هەمان کاتە پێغەمبەر بێ لەگەڵ منا خوای پەروەردگار دوعاکەی قبوڵەکە لە چ زەمانێکان لە زەمانێکدان کە فرعونی تایە فرعونێکە ئیدعای خوایەتیەکە ئەڵێ ئەنا ڕەبوکم الأعلا فرعونێکە فاستەخەفە قەومەهو فەئەطاعوه قەومەکەی خۆی ئەچەوساندەوە بۆی گوێڕاڵی بکە کاتێکە خۆی گەورەش ئەیان نێرێ بۆ لای فیرعون ئەڵێ بە زمانێکی نەرمونیان و قسەیەکی خۆش ویستم ئەوە بڵێم خوای پەروەردگار بەرامبەر بە تاغوتترینی کەسی سەر ڕووی زەوی کە ئیدعای خوایەتیەکە
خواي پروردگارم پیغمبرانه انيري افرمي فقولا له قولا لينا لعله يتذكر او يخشى افرمي برون بولاي بلام چون برون بولاي بنرمي لقال يا بجولنوا اما زور درس ما فيركا واني زور ابي ملو فيربين برامبر بخلقي طبعا كخواي پروردگار فرمي وقولوا للناس حسنا وقولوا للناس حسنا ناس هم جور الانسان كان قريتوا مسلمان قريتوا غير مسلمان قريتوا مشروب خور قريتوا زيناكر قريتوا مسيحيه قريتوا يزيديه قريتوا هم انا قريتوا خوا فرمي اللي قال انا قصتان جوان به كوابو انساني داعي يشق لو فنانه قصي جوان به الروي قش بدق الخلقه ونرمونيان بدق الخلقه وصفاتي تريش زور هي لخدمتها انا قال في دلفده بباس يمكن ايش تلو انا قدوه حسنه قدوه حسنه واتم منك اليم داعيم كسي كدعايه ولا كداعيه وبانخواز وخلق بولا اخوا بانكا ابي بيشني كي جوان به ابي او شتاني كمن بخلقيه لم لكم دا رني دابته وبرجستبو به كاتي كمن بتوالم رازقوبا تواضعته به مال بخشا نرمونيان به ابي بيش او من لكم رني دابته شنك او تري ادعو نفسك قبل غيرك ابي من لكم ودس بيبكم باشان او تري اذا كنت امامي فكن امامي اگر تو اتويت شاو ساقو امام وبيشواي خلق بي بلا بيش يانو بي امامي مسجود بيوت امام يبرو له بيش يمو يانو يا متى يستقيم الظل والعود اعوج دارك سيبرك اللاربي تشاوري دارك خوي اللاربي تشاوري سيبري لا الركي لناكله ابي دارك الركبه انجا سيبرك الشرطه سرچاوا اگر ليلبو هاتشي جوغايا كليه بيتوا بهمان شي وجو كان يجي ربن نمونيك لخدمتنا عرسكم ايش اويك پیغمبر عليه الصلاة والسلام نمونيكي كرتا خرما لبردم يادان داو خرما اخوا افرتكي شرقايكي دوري بالريوة هاتو تخزمتي پیغمبر منالكي بيه ام منالا دموشاي برا لزام زامكي زوري اندر كردوا دلي پیغمبر اخوا ام منالا منال بخزمتي تو پیغمبر اخوا كسيري حالي منالا كاكا هيتشي بينالي الله برو اگر بياني بيالي ايواره وروا اگر ايوارش بيالي بياني وروا كبياني ديتوا پیغمبر عليه الصلاة والسلام فرمي أم ناليتو باخر ما نخوا باشرين نخوا آفر تقش الله پیغمبر إخوا من رقاكي زور دورم بريوا أي بو ديواني بيد نوتم پیغمبر فرمي لبروا أو كاتي تو هاتي أم نالا دينا خرما لبدسي خوما أبو ناكري من خوم خرما بكم بو بلين باخر ما نخوا كوابو إنساني مسلمان إيمان دار أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم خوا فرمي آية إيوة خوتان تنبيتو تو خريق دعوي خلقي بانكن اما يجي تلو صفاتانيه كبريتين لقدوه حسنه كانسان مسلمان ايمان دار وبتايبت داعي بان خوازه كان امام وخطيبه كان دبي ام صفاتانيه تابع يجي تلو انا عدم الياس بطاقتي رويتينك بله نغي خلق رمتي خلق نايب دموا خلق بدم پیغمبران شو ناتوا پیغمبري واهب بمشاتا هن راو پیغمبري واهب خراوتا اگروكو حضرت ابراهيم پیغمبري واهب سجن كراو پیغمبريكيش او كولي دابي وروش بي خوای گوره هر سرزنشتي كدو سيدنا يونس بالتاكيد لو ما كراوا خراوتا نيو سي تاريخ تماشا ايات كان سوره صافات كيكو مره قاعد لسر پیغمبر يونس باسكا كاتك كبجي يا قومك خوای پروردگار لو ما يكا كاتك خوای پروردگار شانزا ايات لسر عبد الله كوري ام مكتوم تا ابزينه لو ما پیغمبري خوا كان لسر شي لسر عبدك لسر بياوك كويره كاتك رخصاري پیغمبري خوا شي نبيني وكدم شاي لكرشك بالتاكيد بويا پیغمبري خوا عليه الصلاه والسلام لدواي او مشهدا كاو ايات انا لسر او دابزين همو جالك اي بيني اي فرمو مرحبا بالذي عاتبني ربي من اجله صلاة لو كسي لسر او لو مكرم لان خواوه كوابو نابي اسر ما تلك لبانجوازا زوجار مسلمان هەوڵ ئەدا بۆن مونە وەکوڵێ هێڵە سوورەکانی بەرامبەر ببەزێنە یان وەکوڵێ ئیهانە بە مقدساتی بەرامبەر بکە لە کاتێکا بەونە ئیبن عەباس لە ڕاوی ئایەتی وەلا تەسوبوا الەزینە یەدعون من دون الله فەرمێ مسلمانەکان لە مەکەدا جنێویان بە بتەکانەدا کافرەکانیش ناچار بوون بۆیە قەتادە فەرمێت پێغەمبەری خوا نەهی کرد لە مسلمانان یان ئەبێ ئێستا ئێمە وەکوڵێ هەر ئایەتەکە فەرمێ بە حیکمەت و بە داناییەکی جوان بانگەواز بۆ لای خوا بکەن ئەبێ مسلمان بزانێ نەرمونیانانە وەکو چۆن کە خوای گەورە موسای ناردۆ بۆ لای فیرعون بەو شێوەیانی نەرمونیانان بتوانین بانگەواز بۆ لای خوا بکەین ئەگەر بگەڕێنەوە بۆ قورئان خوای پەروەردگارە فەرمێ لە سوورەتی نەحلە بە پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسلام ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن ئەمانە دەرس و پند و ئامۆژگاری زۆریان تایە ئەی محەممەد کە خەڵک بان بکەیت بە حکمت و دانایی بانیم بکە
کە بە نەسیحەتێکی جوان و ئەگەر مجادلەش لەگەڵاکردن هەر بە جوانی لەگەڵیانە بکە. خوای پەروەردگار لە سورەتی لە سورەتەکانی قورئانی ناو لوقمان ئەم سورەتی لوقمانە باسی حکمەتەکانی لوقمانەکە. خوای گەورە فەرمێ وەلەقەد ئاتەینا لوقمان الحکمەة ئەن اشکر لله. ئێمە حکمت و دانایی و فەهم و تێگەیشتن و سەلیقە و ژیریمان بەخشی بە لوقمان بۆچی بۆی شکری خوا بکە بۆی شکری خوا بکە. طبعا لوقمان پێغەمبەر نەبووە، عەبدەن حەبەشیەن نەجارن عەبدێکی حەبەشی بۆ داتاشێک بووە، بەڵام چونکە خوای پەروەردگار حکمەتی پێبەخشی و گەیشتوتە ئاستێک کە خەڵک دەوریا کۆبووەوە موعیزەی بۆ کردن. کەوابوو ئێمە ئەبێ ئەو حکمەت و داناییە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەبەنی کردووە کە ئەبوبەکری سەدیق ئەگەر تەماشا بکەین کاتێک کە پێغەمبەری خوا وەفاتەکە مەشهەدێکی زۆر ناڕەحەتە، ئیمانداران و مسلمانان زۆر بێتاقەتن. کاتێک ئیمامی عومەرە فەرمێ هەر کەسێک بڵێ محەممەد وەفاتی کردووە لە ملی ئەدەم، بەڵام ئەبوبەکری سەدیق خوای لێ ڕازی بێ لە دانشگا و قوتابخانەیەک پێگەیوە نەرمونیانی تایە ئەڕواتە سەر مینبەر ئەفەرمێ إن الحمد لله نحمده ونستعينه. اینجا دوای ئەوەیەتە سەر ئەوە ئەڵێ من كان يعبد محمدا فإن محمدا قد مات. ئەوەی عەبدایەتی و بەندایەتی بۆ محەممەد کرد و محەممەدی پەرست ئەوە محەممەد وەفاتی کرد. ومن يعبد الله فإن الله حي لا يموت. و هەر کەسێکیش خوای پەرستووە و خوا ئەپەرستێ خوا هەر ئەمێنێ و باقیە و ئەمێنێتەوە. ئیمامی عومەرەی فەرموو واللهی اینجا دوایەوە ئەو ئایەتی خوێندەوە ئیمامی ئەبوبەکر ئەفەرمێ وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل تاكو تاي آياتك أفرمي والله وما زاني أما آياتي إسدابز أم حكمتها أما لبابي حكمتها باسية مكراوة حكمته داناي أبو بكر الصديق تواني أو مسلمانانا هذه بكاتوا بل بيغمبري خواج عبدي خوايا أمري وكو باقي عبد كانتر أقرته بخدمة رب العالمين. مامسا لهمو آيات كان القرآن لو آيات شابه شوي كتابتك ولقد بعثنا في كل أمة رسولا يعني هستكين كبانجواز كروك وخالي هابشي همو بيغمران بوا. بالتأكيد. مامسا دواي بيغمران بانجواز أركي كي أتواني بأركي بانجواز ألسي. بيغمان وكو لسرتاش وإشارة لكم بيكر أوي هاتنا بازني إسلامه أركي قاعدني بيامي خويا كبيت السر. چونکە پێغەمبەری خوا فەرمێ بەلغوا عنی ولو ئايە ولو ئايەتە هیچ شتێکی نەهێشتۆتەوە. هەر یەکێک لە ئێمە هەر کەسێک بدوێنە ئايەت الکورسی لەبەرە قل والله لەبەرە سورەتی فاتحەی لەبەرە دەیان فەرمایشتی پێغەمبەری خوا بیستووە. ئێستا ئەگەر دەرفەت وایە یەک نمونە لە خزمەتتانە عەرز بکەم لەسەر پیاوێک کە نەخوێندەوارە تەمەنی لەسەری 50 ساڵەوەیە بەڵام لە وتاری جومعەیەک کە مامۆستایەک باسی ئەوەکە ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا بگەێنن ئێوە لەسەرتانە پەیامی خوا بگەێنن فەرمایشتەکەش ئەوەیە كلمتان حبيبتان للرحمن ثقيلتان على الميزان خفيفتان على اللسان سبحان الله وبحمده سبحان الله العظيم. پیاوێک کاتێک ئەمە بیسێ ئەگەڕێتەوە لە دوای وتاری جومعە دەڵێ بەڵێن بێخوای پەروەردگار ئەوەندەی کە پێم مەکرێ ئەم پەیامەی تۆ بگەێنم لە بەقاڵەکەی لای ماڵی خۆیانەوە دەست پێەکە ئەوەی کە ئەی بینێڵێ دوو کەلیمەیە لای خوا خۆشەویستە لە میزانی خوا قورسە لەسەر زمان ئاسانە سبحان الله وبحمده سبحان الله العظيم. قەدەری خوا ئەم پیاوە نەخۆشەکەوێ ئیبەن نەخۆشخانە دکتۆرەکان لێی کۆ بنەوە بێ دەڵێن ئەبێ نەشتەرگەری بکرێ. کاتێک نەشتەرگەری ئەکرێ معلومی جەنابتانە بەنجە ئەکرێت دوایی بەنجەکە کە بەریەدا طبعا کە هۆشیێتەوە سەرخۆی هیوا هەیە کۆمەڵک شت بە زمانیا دێت بەڵام ئەم یەکەم لەحظەکە زمانی کەوتە قسە ڕووی کردە دکتۆرەکە ئەم فەرمایشتەی فەرمووی ئەم دووشە هەیە و دکتۆرەکەش سەری سڵما طبعا لەگەڵ وتنەکەی وەفاتی کرد. لە دوو کتێبا بەرچاوم کەوتووە لێکی کیاناڵێ لێکی لە کتێبەکانە ئەو پیاوە لە سلێمانی بووە لێکی تران لە کتێبێکی عەرەبیە بیستومە. بە هەر حاڵ ئەم دکتۆرە ئیمانی هێنا کە دکتۆرێکی مەسیحی بوو نە ڕێگای مزگەوت دەزانێ نە باوەڕی بەخوا و پێغەمبەری خوا هەیە نە شوێن پەیامی خوا کەوتووە ئەڵێ ئەمە ئەگەر شتێکی خوایی نەبێ دواتریش ئەو دکتۆرە بێتە داعی و بانخوازێک خەڵکێکی زۆر لەسەر دەستی ئەو ئیمانیان هێناوە کەوابوو دعوە بە هەموو کەس دەکرێ بەو مەرجێ عەزمی جەزم بێ ئیخلاسی هەبێ بینی خۆی و خوا پتە بکات و خۆی غلا بکاتەوە. مامۆستا وەکو لە پێشەوە ئاماژەم پێدا بە درێژایی مێژوو کۆسبگەلێکی زۆر لە بەردەم بانگەواز و پەیامی پێغەمبەرانە هەبووە دەسەڵاتدار گەلێکی زۆر لە شێوەی فیرعەون و هامان و قارون و ئەبوو جەهلەکانی سەردەم بەریان بە پەیامی خوا گرتووە بۆی ئەم ئاسوودەی و ڕێنمایە پیرۆزە نەگاتە لای هەموو بەندەکانی خوا و بەندەکان هەمیشە چەپڵە لێ دەربن بۆ ئەوان. بزانین لەم ڕۆژە کۆسپەکانی بەردەم بانگەوازی ئیسلامی چییە؟ بێگومان لە هەر سەردەمێکە کە داعی و پێشەوایان ویستویانە خەڵک بانکەن بۆ لای خوا بۆ لای دینی خوا کۆمەڵێک کۆس بوو عەقەبە و با بڵێن تەگەرە و کۆمەڵێک شت خراوەتە بەردەمیان بۆی سادنەوە لەسەر داعوا. یەکێک لەوانە
دژمنان و ناحەزان و نێرانی ئیسلام چ ئەوانی لە ناخۆن چ لە دەرەوە لە هەموو شوێنەکان لە هەموو سەردەمەک جیاوازەکان ئەمانە دەوری کاریگەریان هەبووە بۆ نمونە شتێکە ئەوروژێنن لە ناو خەڵکە بۆ نمونە فەصل الدینی عن الدەولە جیاکردنەوەی دین لە دەوڵەت طبعا بۆ معلوماتتان جیاکردنەوەی دین لە دەوڵەت وەکو جیاکردنەوەی ڕۆح لە لاشەوایە ڕۆحیش لە لاشە کرد لێبوویەوە کەواتە فاتحەیەوێ وەنیە ئینسان بە چیەژی بەو ڕۆحان کە ئەو ڕۆحی لێ سنرایەوە لاشەیەکە دەوێت بخرێتە قەبرەوە کەوابوو لە هەموو سەردەمەکانە ئێمە گەر بگەڕێنەوە بۆ دەوڵەتێکی مەدەنی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە مەدینە بنیادی دەنێ ئەم دەوڵەتە ڕەچاوی هەموو خەڵکی کردووە هەموو چین توێژەکان هەموو ئەدیانەکان خەڵکی لە ژێر سایە و سێبەری ئەم پەیامی ئەم دەوڵەتی پێغەمبەری خوا حەساونەتەوە و بێکێشەش ماونەتەوە لەگەڵیا ئەمە یەکێک لەو شتانی یەکتر لەوانە کە دەستکاریکردنی تاریخ و مێژووی ئیسلامی کە ئێستا کە تاریخی ئیسلامی بخوێنیتەوە زۆرێکی شتی تێکەڵ کراوە شتی تێکەڵ کراوە کە لەگەڵ ڕۆحی شەریعەت ناگونجێ زۆر جیاوازە بۆیە ئەمانە بوونەتە هۆکار کەمە یەکێک لە عەقەبەکان یەکێکتر لەوانە زۆری ئەهلی باتیل و بەردەوام گەشەکردنیان ئەگەر تەماشایەکی هەموو دنیا بکەین ڕاستە ملیارە مسلمان هەیە ئەوەی کە ملیارێک ئەوەندە مسلمان هەیە بەڵام ئەو مسلمانن کە لەسەر تەسکارەکەی نووسراوە مسلم کار ناکا بۆ ئیسلام يعني تەماشا بکە ولكن أكثركم للحق كارهون زۆربیان دژایەتی دینیان کردووە بەرەنگاری بوونەتەوە وما يؤمن أكثرهم بالله إلا وهم مشركون زۆربیان مشرک بوون شەریکیان بۆ خوا قەرار داوە لە بەرامبەر خوای پەروەردگار بتوسەنەمێکیان داناوە پەرستویانە سەجدەیان بۆ بردووە ئەگەر پرسیاریشان لێکەی بۆ ئەوەکەی ليقربونا إلى الله زلفى بۆ إلى خوا من نزیک بکەنەوە یان بەدەیان لەو ئاەتانە هەیە وقلیل من عبادی الشکور خوا فەرمێ کە لە باسی پێغەمبەر داوود ئامایەت هاتووە ئەفەرمێ کە منەوانی کە شکر و سپاسی خواکەن كوابو خواي پروردگار وكاتب پیغمبر عليه الصلاة والسلام فرمي ولولا فضل الله عليكم ورحمته لاتبعتم الشيطان إلا قليلا أجر فضل نرمنياني والرحمة وصوزوا بزيتون بواي محمد عليه الصلاة والسلام كإما بيمان داوي أو بيقمان خلق زور بيز شوين شيطانا كان إنسي شانية وجن شانية شيطاني أصلي جاية كوابو أما فرمايشتي خواي پروردگارا ئەگەر ڕەحمەت و سۆز و بەزەیی خوا نەبوایە بۆ پێغەمبەری نردووە زۆرێک لە خەڵکی شوێن شێتانەکان کەوت ئیلا کەمێک نەبێت یەکێکتر لەو خاڵانەی کە کۆس بوو تەگەرەیەکە بەداخەوە ینی حەقە ئێمە لەوەی خۆشمان بکەین وەکو داعی و بانخوازەکان ئەوەی کە پێمانەوتێ داعی و خەڵک بۆ لای خۆبان بکەین حب الدنیا و کەڕاهیەت الموت کەمە بەداخەوە زۆرێک لە چین توێژەکانی گرتوێتەوە خەڵکیی زۆر گرتوێتەوە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ژیانی پێشینانی خۆمان پیاوی وەکو ئیمامی بوخاری أو الصحيح حكي لما وش 16 صال ذاك وكدوتوا 16 صال شوتا عسقلان لفلسطين هاتوتا حمص الشام لسوريا هاتوتا بصرة وبغداد وهروها حجاز سعود هم يقراوا هم أمشوا أنا أو كاتش آلة ميكانيزم هاتشوكو يستنبوا أسان به زورنا راحت يجبوا بلام لبناوي كوكب نوي فرموديكي راستو دروسي بيغمبري إخوة أمو تصحيب خوي داوا بلام إستا كرنا بشي بيوستي خوي مالو سلوت ساماني شنو بيه بويا حب الدنيا وكراهية الموت خوجستني دنيا ورقلبوني مردن هو كارك له هو كاراني كوس بيك له كوس بتقراني كخراوة تبردم داعي بانخوازكانوا كبيغمبري إخوة فرمي يوشك أن تتداعى عليكم الأمم كما تداعى الأكلة على قطعتها قالوا أمن قلة يومئذ قال بل أنتم يومئذ كثير ولكنكم غثاء كغثاء السيل ولكن يلقي في قلوبكم الوهن قالوا وما الوهن يا رسول الله قال حب الدنيا وكراهية الموت واضح معنا كي أفرمي روجك دي ددن بسر أمتك ما بيغمبر أفرمي عليه الصلاة والسلام هروكو شون خلقانيكي برسي أقر سفريكي الرازاوة لبردم يانا رازين رابطوا لهم جوركاني خواردن زوريش برسي كراون شون بداماري وخواردنادن أفرمي أوا بداماري أمتك مدن أرجان قريب بيغمبر إخواهي أويا لو رجاء مكمل نا فرمي نخير إيوا زورن بس زوري كتامكو كيف يسدر يا وايا ولكن يلقي في قلوبكم الوهن وهن لدوتنا دروز بوا أصحاب نيانزاني وهن شيء في غمري إخوة فرمي خوج وستني الدنيا ورقليبوني مردن إجي تلو عقبانيك أو كوس وتقراني كآخرته بدن بان خوازكانوا أوي هندق لخلفية رين والله بائمة جهر بالدعوة بقين بان وازي بقين خلنا بدن معنوا بائمة درس لبندوا مشغلين في غمر نوع ورقلين
950 ساڵ ئەگەر هەر ساڵی یەک کەس مسلمان ببووە 950 کەس مسلمان بەڵام یا 88 کەس کە زۆر ڕای جیاواز هەیە کەوا بوو ئێمە چیمان لەسرە وما على الرسول إلا البلاغ المبين کەواتە مامۆستا زۆری بۆری ینی پەیوەند نییە بە بانگوازێکی عاقڵ نەخێر پێغەمبەری خۆشمان ساڵسان فەرمێ نەتەوەکانم نیشان درا پێغەمبەری وا دێ بۆ بەردەم خوای گەورە عراجە فەرمێ هیوا هەیە یەک کەسی لەگەڵای هیواژێ هەر خۆی بەتەنایەتەوە بەتەکید لە کەم و کورتی و کەم تەرخەمی و نادڵسۆزیان پێغەمبەر بە ڕێزانەش نەبووە خۆی بەتەکید ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ پاداشتی گەیاندنی دینی خوا پاداشتەکەی زۆر گەورەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتی فەتحی خەیبەرە لە کاتێکدا کە ڕوبەڕوو بووتەوە لەگەڵ جوولەکانی خەیبەرە زۆر ماندوو شەکەتن هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بێتاقەت بوون ماندوو بوون فتحەکەیان بۆ نەکراوە بەڵام پێغەمبەری خوا فەرمی کە ڕۆژتان لێ بوویەوە ئاڵا ئادەمە دەست کەسێک خوا و پێغەمبەری خوای خۆشەوێ وە لەسەر دەستی ئەویش فتح کرێ چی پێ فەرموون پێغەمبەری خوا کاتێک کە بانگ کرد ئیمامی عەلی بانگ کرد فەرمووی لئەن یەهدی الله بک رجلا واحدا خير لك من حمر النعم للروايات التي فرمي خير لك من الدنيا وما عليها أفرمي لبيش دابانيان كبولا إسلام إسلام ينبرم كروا أو شتاني كده سرطادا بيويست بخلقي بجيني بيان بلي دواتر أو بزانة هر كسر للري توا للري بيامو بانوازي توا هدايات ورقري بۆتە باشتر لە وشتری سوور بۆ پێغەمبەری خوا فەرمووی وشتری سوور لەناو عەرەبەکانە هیچ شتێک بە ئەندازەی وشتری سوور نرخ و بەهای نەبوو یانە فەرمێ بە ئەندازەی دنیا و هەرچیش لەسەر دنیایە الدال على الخير كفاعله ئەوەی کە ئەبێتە مایەی ڕۆشنکردنەوە و ڕووناکردنەوە بۆ خەڵک ئەوەی کە ئەبێتە مایەی هیدایەتدانی کەسێک وەکو ئەو پاداشتی دەزەکەوێت هەروەکو لە فەرمایشتی پێغەمبەر هاتووە کە ئیمامی مسلم ڕیواەتی کردووە من دعا إلى هدى كان له من الأجر مثل أجور من تبعه لا ينقص ذلك من أجورهم شيئا ئیمامی مسلم ڕیواەتی کردووە ئەفەرمی هەر کەسێک بانکە بۆ لای خوا ئەگەر هات بەدەمیەوە و پەیامی خوای قبول کرد شوێنی کەوت ئەم هیدایەتەی وەرگرت هەتا ئەو ڕۆژەی لە حیاتایە هەر کاروکردەوەیکی چاکان جامەدا نوێژکردنە ڕۆژوگرتنە ماڵبەخشینە هەر عەمەلێکی ساڵح چونکە بۆ معلوماتتان کە خوای پەروەردگار لە هەموو قورئانە کە باسی ئیمانەکە یەکسەر وعدەوەی باشەوە الذين آمنوا وعملوا الصالحات چونکە ئیمان بەچی ئەسەر مێکەم لە ئیماندارم بە عەمەل و کاروکردەوە چاکانی ڕۆژانم کە ڕوبەڕوو بمەوە لەگەڵ خەڵک و جەماوەر و لەو میهنە پیشەیە کە هەمە کەسێک کە دوکاندارە بۆ نمونە بەردەوام کە بانگەوتری لەگەڵ وترا حەی عەلە سەلا ڕاکە بۆ مزگەوت بەڵام لەو لاوە قۆڵی خەڵکی ئەبڕێ کەواتە لە ئیمانەکەی تێنەگەشتووە ئێمە ئەبێت لە هەموو بوارەکانی ژیانە کە ئێمە ئەبێت بگەڕێنەوە بۆ پاداشتەکەی وەگەیاندنیش لەسەر ئێمەیە ئیسیجابەی خەڵک دێ بەدەمانەوە یان نایە ئێمە چاو لە پێغەمبەرانی خوا بکەین مامۆستا کەواتە لەگەڵ ئەو توند و تیژی و ململانەی سیاسی کە دەسەڵاتداران بە درێژای مێژوو بەرامبەر بە پێغەمبەران بانگبەرانی خوا بوو کەواتە بەشێکی ئەو کۆسپ و لەمپەرانی کە لەبەردەم بانگوازی خۆیان لە ئەستۆی بانگخوازان خۆشیان ناهەیە بەتەکید ئێمە ئەوە شتێکە ناشارێتەوە حاشا هەڵنەگرە کە ئێمە عەرزم کردن کە بانگخوازانیشمان کە من کوڕی خۆیانیان هەیە ئەو سیفاتانەی کە مەسەڵەن ئیخلاس تایە بێ حوبی دنیای لە دڵانە بێ خۆشویستن بۆ داوا خۆ یەکداکردنەوە ئەمانە لە زۆرێک لە داعیەکانە کەمە یعنی داعی وا هەیە کە خۆی ئیدعای شتێکەکە کاتێک کە سەری ژیانی ماڵ و مناڵ و وەزع و بارزروفی خۆیەکەی زۆر دوورە لەوەوە بۆیە بێ بە زمانی حاڵ ئێمە خەڵک بدوێنین یەک نمونە لەسەر ئەوە پیاوێک گەڵێ داعیەک خۆی گێڕێتەوە ئەڵێ دوکاندارێک هەبوو دوکانی جملەی هەبوو ئەڵێ بەردەوامە چوم لە دوکانەکەی دائانیشتم باسی ئیسلام بۆ کرد ئەموت ئیسلام دینی سەماحەت و لێبوردنە ئیسلام دینی دادپەروەریە دینی خۆشەویستیە دینی ڕێز و وەفایە دینێک کە مافی هەموو چی و توێژەکانی دابین کردووە مافی هیچ کەسێکی پەراوێز نەخستووە حەچی ئاەت و حەدیثە و بۆ مەوت بەڵام ئیسفادەی نەبوو ئەڵێ بە قەدەری خوا منیش دوکانێکم هەبوو ڕۆژێک لە دوکانی ئەوە هەندێک کاڵام کڕی چەند کاتۆنێکم کڕی ئەڵێ ئەو کاتۆنی کە من شتم تیاکری لای ئەو ئەیوت ئەم کاتۆنە 20 پاچێتیایە ئەڵێ کە بردمەوە دوکانەکەی خۆم ژمادمە بینم سیە ئەڵێ بۆم بردەوە تم کاکە ئەمە من بە نرخی 20 کڕیمە بەڵام سیتیایە دایان زیادەیە کەوا بۆ ئەمەیان بە من حەڵاڵ نییە کابرای مەسیحی کە مەسیحی بووە یەکسەر ئیمانی هێناوەتی ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله کابرای بانخواز دەڵێ مامۆستای داعی باشە من چند وەختە خەریکم هەرچی فەرمایشتی خوا پێغەمبەری خوای بۆ بەیان کردی وتی نا من بە عەمەلی لە خۆتا بینیم کەوا بوو ئەو عەمەلیە ئەبێ لە خۆمانە ڕەنگ بداتەوە ئەوسا خەڵکی ئیستیجابەیە بێ
مامۆستا بە درێژایی ڕێبازی پێغەمبەری خوا سڵاوات پێش بە پێغەمبەر بوونی و دواتریش و لە سیرە و ژیانی هاوڵانیشە ئەوەندەی کە خەڵک بە ئەخلاقی جوانی ئەو پێغەمبەری بەڕێز و هاوڵانی مسلمان و هەر لەم سەردەمەشە ئەوەندەیانی بە وەکۆڵە شمشێر و شەڕ و تونند و توێژی ئەو شتانم خەڵک مسلمان نەبووە. بەڵێ نەخێر ئەوەی ئەمە و حەقیقەتە بزانین وەکو ئیمامی عومەرە فەرمێ بانگەواز بۆ ئیسلام بکەن بە بێدەنگی. وترا بێدەنگی چی ئیمام فەرمووی بە ڕەوشتە بەرزەکانتە. یەکێک لەو شتانەی کە من لە سەرەتاشەوە پێما بە ئیشارەم پێکرد تێکدان و دەستکاریکردنی تاریخی ئیسلامیە. یعنی ئەگەر تاریخێکی ڕاست و دروست بخوێنیتەوە کە ئێستا ئەڵێن هەندێک لە عولەمایان تحقیقیان کردووە وردبینیان بۆ کردووە تاریخێکی ڕاست و دروستیان داڕشتەوە سەر لە نوێ ئەگەر تەماشا بکەی لە هەموو تەمەنی غەزاکانی پێغەمبەر عەلەیهی سڵات وسلام نەگەشتۆتە 1000 کەس شەهید بووە کە باسی لە غەزایەکە کە لەو تاریخە شێوێنراوانە باسی 100,000 و 120,000 کرێ و ناحەزان و نێرانی ئیسلام ئەیوروژێن و ئەیدەنەوە بەڕووی ئێمە لەبەرەوە تاریخێکی ڕاست و دروست نەبووە ئەگەر نا ئەم ئیسلامە ئەوە تا پێغەمبەری خوا بە ئیمامی عەلی فەرمێ یەک کەس ئیمان بێنێ بۆ تۆ باشتر لە کوشتاری خەڵک بە دەیان و بە سەدان نمونەی لەو بابەتەمان هەیە لە قورئانە لە فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سڵات وسلام و لە ژیانی هاوڵان و شوێنکەوتوانە بۆیە ئێمە ئەبێ ئەو صفاتانە نەرمونیانی ئەو تەواضع و خۆبەکەمزانی مەسەلەن حبی داعوە خۆشەویستی بۆ خوا و بۆ دینی خوا ئەمانە وامان لێ بکە و بە عەمەلیش بچینە ناو خەڵک و جەماوەرەوە ئەو کاتە خەڵکیش دێ بەدەمانەوە. مامۆستا تەوەرێکی تر هەر لە بواری بانگەوازە لەوە چێ هەر وەکۆڵێ تەواوکەری ئەو کۆسپول لەمپەرانە بێ کە ئەکرێتە بەردەم بانگەواز خوا بەڵام ئەمەیان لەوە چێ کاریگەریشی نەگە لەسەر دڵی کافران هەبێ تەنانەت مسلمانانی سار دەکاتە ئەویش ئەو گومانگەل و وەکو ئەڵێ گومانانی کە ئەخرێت سەر بانگەواز ئیسلام هەتا نووسەرێکی گەورەی وەکو محەممەد قوتب ڕەحمەت بێ کتێبێکی نووسیوە گومانگەلێک دەربارەی ئیسلام بزانین ئەو گومانانە چین کە بە درێژایی مێژوو لایەنی بەرامبەری مسلمانان خستویانتە سەر بانگەواز و پەیامی خوا. خۆی بەڕاستی ئەو گومانانەش هەر وەکو کۆس بوو لەمپەرەکان ڕەنگە لە زەمانێکەوە بۆ زەمانێک جیاواز بێ ڕەنگە لە وڵاتێک چۆ بۆ وڵاتێک تر جیاواز بێ بەڵام بەگشتی یەکێک لەوانە مەسەلەن تۆ ئەڵێ تۆ مکەلف نیت بە دینی خوا ئەوە ئیمام و خەتیبەکانن ئەمامان بەسەرەکانن ئەوانن کە ناویان مامۆستای ئاینیە ئیتر بە یاسا پێت وارد لێکا کە نابێت دینی خوا بگەێنی پێ دەڵێت تۆ مکەلف نیت بەڵام هەروەکو ئیشارەم بۆ فەرمایشتە کرد بە لێڕواننی وەلەو ئایا هەموو کەس دەگرێتەوە گەنج و پیرەگرێتەوە پیا و ژن ئەگرێتەوە سپی پێس و ڕەشپێز ئەگرێتەوە هەموو جۆرەکان ئەگرێتەوە اینجا خوای پەروەردگار فەرمی وەلتەکن منکم ئومەة یەدعون إلى الخير ئێوە کاتێک ئومەتێکی باشن ئومەتێکی خێرن يأمرون بالمعروف وينهون عن المنكر خەڵک دەستی خەڵک بگرن لە خراپ و تاوانە فەرمانی پێ بکەن لە چاکە من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان كأما خراپتی با بڵێن نزمترین یان أضعف الإيمان ئەوەیە کە بەدڵ پێت ناخۆش بێت کەسێک کە زانین تاوانێکی کردووە یان ئەوێ خەریکە تووشی تاوانە بێ ئەوەنی کە پێتەگرێت بەدەست بەرگری لێ بکە بۆ ئەوەی بپارێزێت لەو گوناه و هەڵە و تاوانە ئەگەر بەدەستی بۆ نەکرا بە زمان نەسیحەتی بکە ئامۆژگاری بکە بۆیە هەمیشە ئەمانە هاتوون ئەم شوبهەیان دروست کردووە تۆ مکەلف نیت بەرامبەر بە دینی خوا یەکێکتر لەوانە ئەڵێ باشە تو خوا کات خەریکی گاندین دینی خواوی لەیس عندي وەقت بەڵام تەماشا بکەین پێغەمبەران ئینی دعوت قومی لەیلە وەنەهارا پێغەمبەر یوسف لە سجنایە بەڵام وردە ئەو سجنیانە ئەوانەیە کە زیندانن لەگەڵیان خۆیان نەکاتەوە باسی تەنهایی خۆیان بۆکە بۆیە فەرمی یا صاحبەی السجن ئەئەرباب متفرقون خەیر ئەم الله الواحد القهار وردە وای کرد هەموو ئەوانەی کە لەوێ بوون هیدایەتیان وەرکرد شوێنی کەوتن کەوابوو یەکێک لەو شوبهانەوەیە کە ئەوترێ ئێوە کاتتان نییە یان با بڵێن شوبهە زۆرە لە زەمانێکەوە بۆ زەمانێکی تر شت ئەوروژێنرێ یەکی تر لەو شوبانە مەسەلەن فرەژنی کە قورئان ئیشارەی پێ کردووە ئەیهێنن ئەیوروژێن بۆی مەشغوڵ بکەن بۆەوە بۆی سەرقاڵ بکەن بۆەوە ئەگەرنا ئێمە ئەگەر بەولی تەماشای ئەو شتانە بکەین زۆر شت هەیە کە ئەمڕۆ دوژمنان و ناحەزان و نێرانی ئیسلام وەکو لەمپەر وەکو شوبهە هێنایانتە خستیانتە بەردەم بانگخوازانەوە. بەڵێ مامۆستا ئەرکی سەرەکی بانگەواز بۆ لای خوا چییە؟ ینی بەدەر لەوەی کە خوای گەورە فەرمێ هەموو پێغەمبەرێکمان نادووە بۆەوەی کە خوا بپەرستن و دوورکەونەوە لە تاغوت تۆغنی تاغوت نەکەون ئەرکە سەرەکیەکانی تری بانگەواز چین لەم ڕۆژە؟ یەکێک لە ئەرکانە ئەوەیە کە مسلمان
و پێغەمبەران ئەوە پەیامیان بووە شوێن کەوتوانی پێغەمبەرانیش دەبێ ئەوە پەیامیان بێ بەرنامەمانە بێەوە بێ ئێمە خەمخۆری قیامەتی خەڵکی بین چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە ئەفەرمێ بە عەبدوڵای کوڕی مەسعود قورئانم بۆ بخوێنە ئەویش دەچگا بە خوێندنی قورئان لە سوڕەتی نیسا تا ئایەتی 40 ئەو ئاەتەی کە باسیەوە کە پێغەمبەران لە قیامەتە بانگکردن بەوەی ببنە شاهید لەسەر ئومەتەکانیان دەسەکا بەگریان پێغەمبەری خوا کاتێک کە عەبدوڵای کوڕی مەسعود پرسیاری لێکە بۆ گری ئەفەرمێ پێم ناخۆشە لە قیامەتە لەسەر شاهیددانی من کەسێک بڕاتە جەهەنەم حتا لە قیامەتە پێغەمبەران و تەواوی خەڵکی تریش هەر هەمووی هاواریانە نەفسی نەفسی بەڵام پێغەمبەری خوا ئومەتی ئومەتی هەر ئەڵێ ئومەتەکەم ئومەتەکەم النەبی ئەولا بالمؤمنین من ئەنفوسیهم یەکێک لەو شتانە ئەبێ ئێمە خەمخۆری خەڵک بین پرۆشی خەڵک بین کەسێک کە مدمن بۆ مەشروب خواردنەوە زیانەکانی نازانێ و ڕەنگە خۆی تێنەگەیشتوێتەوە یا کەسێک بەشتی خراپترەوە بۆیە ئەبێ بە ماوەستا بین چاوساغ بین بە چاوڕوونکەرەوە بین بۆ خەڵک یەکێک لەو شتانە ئەرکی بانخواست چییە هەنگاوی یەکەم ئەبێ پێش هەموو شتێک ئەبێ خۆی ڕۆشنبیرکە دەبێت خوێندەوار بێ گەیاندنی دەعوە بانواز بە خەڵکی جاهل ناکرێ ئیمام ئەبو حەنیفە فەرمێ من لم يكن عالما بزمانه فهو جاهل ئەفەرمێ هەر کەسێک شارەزانە بێ بە دەوروبەری خۆی کەوابوو یەکێک لەو عیلمانە کە ضرورە و پێویستە نابێمە هەر بگەڕێنەوە بۆ قورئان و بۆ سنەت و بە شێوەی گشتی واقع بزانین بەڵێ مەبەستمان ئەرکی بانگەواز بوونە بانخوا بۆ منە ڕەبیعی کوڕی عامر کە چێتە لای ڕۆستەمی پاشای فارسکان لێ ئێوە خەڵک بۆچی بانکەڵێ لە پەرستنی بەندەوە بۆ پەرستنی خوا لە ستەمی دینەکانەوە بۆ دادگەری ئیسلام لە تەنگ و چەڵەمەی دنیاوە بۆ بەرفراوانەتی قیامەت بەتاکید ئەوە کاری هەموو پێغەمبەران بووە هەدەفەکە ئەوەیە کە ئێمە خەڵکی لەوەی کە تێکەوتووە کە تێیگلاوە کە گومڕا بووە سەر لە شێواوە بووە شوێن بەرنامەی دەستکرد کەوتووە بیگەڕینەوە کە ئەسڵەکەی ئەوەی ئێمە خەمخۆری قیامەتی خەڵک بیگەڕنەوە بۆ قیامەتێکی هەمیشەیی کە ڕسوول و سەربەت لە لای خوای پەروەردگار مامۆستا لەم ڕۆژە زۆربەی بانگخوازان بوونەتە فتوادەر ئایا فتوا ئەرکی دەستگایەکی دیاریکراوی دەوڵەتە یام ئەرکی کەسایەتیەکی ترە کە پێڵێن مفتی و لیژنەی وەکوڵێ شەرعی یان بانگخواز ڕۆڵی چیە لە فتوادانە خۆی بەڕاستی بانگخواز هەموو بانگخوازێک ناتوانێت فتوا بدا بەڵێ چونکە فتوا ئەگەر هەموو داعی بانگخوازێک فتوا بدا لە هەر کەسە و لە سنووری خۆی لە شوێنی خۆیەوە فەوزا دروستە بێت لەبەرەوە شێوازی فتواش وەکوتراوە الفتوى تختلف زمانا ومكانا وشخصا فتوى گۆڕانکاری بەسەرایە چ شخصەکە چ شوێن و بێئەکە چ زمان و کاتەکە لەبەرەوە بێ هەیئەیەکی شەرعی هەبێ هەر کاتێک دەوڵەتێک هەبوو هەیئەیەکی شەرعی هەیئەتێکی شەرعی دانا تایبەتی کرد بە فتواوە ئەو کاتە ئەوانجە بێ ئەو هەنگاوانەیان بڕی بێ گەیشت بنە ئاستی مجتەهید توانایی دەرهێنان و هەڵهێنجانی حکمە شەرعیەکان هەبێ بۆی بە بەرچاوڕوونیەوە بتوانن فتوا بدەن لەبەرەوە فتوا ئیشی هەموو کەسێک نییە و ئەگەر هەموو کەسێک فتوا بدا فەوزا دروستە بێ پشێوی دروستە بێت ناو خەڵک و مجتەمەعە بۆیە بێ ئێمە هەموو کاتێک حتا ئیمامی ئەحمەد ئەگێڕنەوە یان ئیمامی مالک 32 پرسیاری لێ کرا و 16یان جواب داوەتەوە خۆ عیلمیشی پێ هەبووە ئەمە ئێمە بێت دەرسی لێ وەرگرین ڕەنگە عیلمیشی پێ بوو بێ یان نازانم خۆی بۆ خۆی عیلمە زۆر طبیعیە ئەگەر کەسێک پرسیارە لە من کە ئەو حکومە شەرعیە چۆنە تاوانەکە ئەو تاوانە حکمەکەی چییە یان نەخێر مەسەن کەسێک ڕۆژوە شتێنی حکومەکەی چییە ئەگەر من نەیزانم بڵێم نازانم ئەوە خۆی بۆ خۆی عیلمە نەک بە هەڵە وەڵایم بەمەوە بۆیە بەڕاستی من پێم وایە بێ ئەو حەقەتە بزانین ئەرکی بانخوازنی بێتە مفتی فتوا بۆ خەڵکدا فتواش هەیئەتی خۆی هەیە خەڵکی خۆی هەیە ئەبێ زۆر ورد بێ ئەبێ زۆر خوێندەوار بێ زۆر بخوێنێتەوە و ئاگای لە واقع و کۆمەڵگاکەی خۆشی بێ مامۆستا زۆر باز لە نۆرمالکردنەوە و ئاساییکردنەوەی بواری بانخوازیە دێت لە هەنیوتان کە تەبابێت لەگەڵ شێوازێکی دینداری کوردیانە کە وەکوڵێ لە حوجرەکانی کوردستانە سەرچاوێک دێ بۆ مەبەستەش کۆمەڵی ڕۆشنبیر هەر لە کوردستانە باز لە ئیسلامێکی کوردی ئەکرێت ئەمە چۆنی ئایا ئەمەتوانین سوود لەو معریفەیە وەرگرین کە لە حوجرەکانی کوردستان و لە پێشینانمانەوە بۆمان ماوەتەوە بەتەکید کوردیش وەکو هەموو گەلانی تر هەر لە سەرەتای بیستنی پەیامی خواوە باوەشیان بە ئیسلام کردێتەوە و ئێمە وەکو تەجربە و ئەزمۆنیش حوجرەکان بەڕاستی ئەگەر بگەڕێنەوە هەموو ئەوانەی کە سەرقافڵە بوون پێشەنگ بوون لە حوجرەکانەوە پێگەشتون مادام ئەم حوجرانە خەڵکیان پێگەیاندووە خەڵکیان تێگەیاندووە پەروەردەی خەڵکیان کردووە پەروەردەیەکی ڕاست و دروستیان کردووە مەسەن هەر ناویان نایانین بەڵام سەرکردەکانی کورد
زۆربیان لە حوجرەکانە پێگەشتون هەمویان مەلا بوون کەوابوو حوجرە ڕۆڵ و کاریگەری خۆی هەبووە و ئەو کاریگەریش ئێمە چۆن ئەو ڕۆڵە بجێڕینەوە ئەوەش بێ دەستگای تایبەتی خۆی هەبێ ئێستا خۆشبەختانە لە هەموو کوردستانە لە زۆربەی شار و شارچکانە مەدارسی شەرعی هەیە حوجرەکان زۆرێکیان فەقێ و قوتابیان هەیە خەڵک پێگەن لەسەر شێوازێکی ڕاست و دروست بە شێوازێکی مۆدێرن و سەردەمیانەش ینی تێکەڵ بە بەوەی کە لە کتێبەکانە لە کتێبە فقهیەکانە کتێبە شەرعیەکانە چۆن حکومەکان هاتوون و ئاواش تێکەڵ بە واقع و بە علومی ئالەیان علومەکانی سەردەم وەکو عەرزیشم کردی فقهی واقعیەکە لەو علمانە کە ئەبێ ئینسانی داعی مرۆڤی بانخواز دەبێت زۆر شارەزای بە خەڵکی دەوروبەری خۆی کاتێک کە تۆ خەڵکێک حتا عەبدوڵای کوڕی عەبازە فەرمێ خەڵک بانەکەی شعوری بخوێنەوە بزانە چۆن قسەی لەگەڵەکەی ناکرێتەوە لەگەڵ فەیلسوفێکە بە جۆرە قسە بکەی لەگەڵ خەڵکێکی نەخوێنەوانیش هەر بە هەمان شێوە شێوازەکان جیاوازن کەسی نەخوێندەوار جیاوازە کەسی خوێنەوار جیاوازە بۆیە بێ شێوازەکان بگرینە ئەوسا لە ئێستادا چی زۆر زەرورە لە ئەولەویاتی کاری بانخوازیدا ئەولەویاتی کاری بانخوازی ئیشارەیەکم پێ کرد ئیشی داعوە بانگەواز بە خەڵکی جاهل و نەزان ناکرێت دەبێ عالم بێ دەبێ هەوڵدا خۆی ڕۆشنبیر بکە زۆر بخوێنێتەوە ئەو علمی کە نازانێت لە بەردەم مامۆستایان کات چۆک دادا بیخوێنێ چونکە وەکو عەزم کردی ئیمامی ئەبوو حەنیفە فەرمێ کەسێک کە علمی بە زمانی خۆی نەبێت جاهلە چ جایوە علمەکانی تر بۆیە خۆ پێگەیاندن لە هەموو ڕوەکانەوە کارکردن بۆ ئیسلام ئەمەیەکی لە ئەرکەکانێتی کە بانخواز دەبێ بیکە ئەبێ هەموو غەممی چونکە ئەم دعوە بانوازە مهمەی پێغەمبەران بووە ئێمەش دیعای شوێن کەوتنی ئەوانەکەین ئەبێ هەموو غەممی گەیاندنی ئەم دینە بێ لە خۆیەوە لە ماڵ مناڵی خۆشیەوە دەست پێ بکە وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون خوا فەرمێ کار بکەن ئەوە خوای پەروەردگار کارەکانتان نەبینێ و پێغەمبەری خوا و ئیماندارانیش و صفاتی زۆر ئەو صفاتانەش کە ئیشارەوان پێکردن ناکرێ من باسی صفاتێ بکەم بۆ کەسێک و صفاتەکە لە خۆمدا نەبێ ئەبێ صفاتە پەسەند و چاکەکان داعی و بانخواز خۆی بڕازێنێتەوە بۆ صفاتە پەسەند و شیا و چاکانەی کە ئیسلام تەبەنی کردوون کاری لەسەر کردوون دەقە شەرعیەکان باسی کردوون و خۆشی دوورخاتەوە لەو صفاتانەی کە پێی ناشرین دەبێت لە کەدارە بێ شخصەتی لە کەدارە بێ ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئەگەر ئاوی سارد خواردنەوەی ئاوی سارد شخصیتم لە کەدار بکە نایخۆمەوە حتا ینی ئیمامێکی وا بەرز و بەڕێز کە ئەو خواردنەوە خۆ شخصیتی ئینسان لە کەدار ناکات بەڵام ئەمە نمونەیەکە بێ داعی و بانخواز پەندی لێوەرگرێت دەرسی لێوەرگرێ و ئەوانە بکەینە مامۆستای خۆمان پێشینانی خۆمان ئەو کاتە ئەتوانین ئێمەش بە هەمان شێوە ئێوان کە خەڵک بۆ لای خوابان بکەین خەڵک بەدەممانەوە هات سوپاسی خواکەین خەڵکی بەدەممانە نهات ئێمە وما عەلەینا ئیلا البەلاغ مامۆستا شێوازێکی کاری بانگەوازی خێزانی هەیە کە کاتی خۆی عەمر و خالید برەی پێدا و کاری لەسەرە کرد ئەم شێوازە تا چەند بۆ کۆمەڵگەی کوردی بە دروست ئەزانین کە لە شوێنێکا خێزانەکان کۆ بکرێنەوە بۆ ئەوەی وەکوڵێ هەمویان گوێبیستی ئەو شتە ببن و ئەو حاڵەتەشیان بەسانەیە کە کاتێک حەنزەلە بە ئەو بەکریستی غەفەرمێ وەڵای من منافق بووم بۆچی ئەڵێ لەبەرەوەی کە لە خزمەتی پێغەمبەری خوایان ئەڵێ پەپولەم ینی وا هەست دەکەم من ئەهلی بەهەشتم کە ئەچمەوە بۆ ماڵەکەی خۆم ئەبمە دڕندەیەک و نازانم تووڕە ئەبم و ئیمامی بووکش وەڵام منیش هەمان حاڵەتم هەیە بەبەسمە یان ئەگەر ژن و پیاوێ یا خێزانێ لە شوێنێکە بانخوازێ قسەیان بۆ بکات لەوە چێ هەردووکیان کاریگەرن بەم قسانە و بە دەروونێکی ئارامەوە بچنەوە ماڵی خۆیان خۆی بەڕاستیەوە شێوازێکی مۆدێرن و سەردەمیانەیە من پێم وایە زۆر سوودی لێ بینراوە لە کوردستانی خۆشمانە ئەگەر تەماشا بکەین لە زۆرێک لە شار و چارچووکانە ئەو وانە خێزانیانە هەن و خەڵک زۆر تامەزرۆیانە خەڵک زۆر دێ بەدەمیانەوە هەر لە سلێمانی خۆمانە هەیە لە شارەکانی ترا هەیە پێم وایە لە زۆرێک لە شوێنەکانە هەیە و تەبەنی کرا و خەڵکێکی زۆر دێ بەدەمیانەوە و ئیسفادێکی باشیشی هەیە چونکە چۆن من پێویستم بە پەروەردە هەیە پێویستم بە بیستنی ئاەت و حەدیث هەیە قال الله و قال الرسول خێزانەکەشم پێویستێتی مناڵەکەشم پێویستێتی و ئەوی تریش بە هەمان شێوە ئێمە پێویستمان بۆ هەیە سەر لە نوێ تەبەنیەوە بکەینەوە خێزانەکان لەسەر شێوازێکی ڕاست و دروست پەروەردە بکەین چونکە خێزان پەروەردەکردنی خێزان بەڕاست و دروستی و بە شێوازێکی منەظەم کۆمەڵگایەکی تەندروست بەرەمهێنێ کۆمەڵگا پشێ و ئاڵۆزەکان کە شێواون کە بەسەریەکاییان بەسەریەکەوە نەماوە هۆکارەکەی ئەوەیە خێزانەکان منەظەم نین تەندروست نین لەسەر ئەساسێکی ڕاست و دروست پەروەردە نەکراون ماوەسەیان کاتی بەرنامەکەم بەرەو تەوابوونەچێ پێم خۆشە ئەمە بکەینە کۆتا پرسیار بانگەوازی ئەمڕۆ لەکوێوە دەست پێکە ئایا ئێمە وەکو موسڵمان
لە قۆناغی مەکەین یام لە قۆناغی مەدینە ئایا پێویستمان بە 13 ساڵ پەروەردەکردن و خۆڕاهێنانی وەکو سەردەمەکەی ماڵی ئەرقەمی کوڕی ئەبی ئەرقەم هەیە؟ بەڕاستی شێواز وەکو عەزم کردی زۆر گۆڕاوە. ئێمە سەردەمی مەکیان نین، چونکە ئەو دینەی خوای پەروەردگار هەموو کون و قوشبنی دنیای گرتووەتەوە. داعیبان خوازەکان سوپاس بۆ خوای پەروەردگار ئەبینین دەور و تەئسیر و کاریگەری باشیان هەیە. کەناڵە فەزاییەکان ئەو کەناڵی جەنابتان کە ئێستا ئێمە لە خزمەتیان دەور و تەئسیر و کاریگەری خۆی هەبووە کە یەکەمین کەناڵێکی ئیسلامی کوردی بۆ دامەزراوە و کەناڵەکانی ئێستا کەناڵی بانگنەوازیان کەناڵەکانی تری ئیسلامی کەناڵی سپێدە و باقی کەناڵەکانی ترکە هەیە دەور و تەئسیر و کاریگەری خۆیانیان هەبووە و بۆیە من قەناعەتم وانەیە لە سەردەمی مەکیانین ئێمە و لە سەردەمی مەدینە و زیاتریش و سەردەمێکی ترە گۆڕاوە و ئەبێ بە ئوسلوب و شێوازێکی تر خیتابمان ڕوو بە هەموو کەس بێ، هەموو چین و توێژەکان بێ، خەڵک بۆ لای ئیسلام و بۆ لای دینی خوا کۆبکەینەوە بانیان بکەین. پەیامی کۆتاییتان کە ئێمە نەمانتوانی بە بپرسین یا تیشکی بخێنە سەر زۆر بە کورتی؟ هیوادارم داعی و بانخوازەکان خۆیان بە صفاتە پەسەند و چاک و شیاوەکان بڕازێننەوە و ئەو شتێک کە بۆ خەڵکی بانکەن لە خۆیانە جێبەجێ بکەن و نیەتیان بینی خۆیان و خوای پەروەردگار ڕاستتر و دروستتر بکەنەوە، چونکە هەر نیەتێک بۆ خوای پەروەردگار نەبێ بەرهەمیتیانە بێ کارەکەی، بۆیە پێویستمان بەوە هەیە بە شەوق و زەوقێکەوە و بە نیەتێکی باشەوە قۆڵی لێ هەڵماڵین بۆ گەیاندنی دینی خوای پەروەردگار ئەوەندەی کە پێمانەکرێ لا یوکەلیف الله نەفسا ئیلا وسعها، ئەوەندەی کە لە توانامانە هەیە، چونکە ئەرکی سەرشانی تاکی مسلمانانە ئەو پەیامی خوای پەروەردگار بگەێنن. مامۆستاگیان زۆر سوپاس دەکەین و بەخێر بێ بۆ بەرنامی باس بخواست. زۆر سپاس بۆ ئێوەش بۆم دەرفەتە، زۆر سپاستانەکەم. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەیشتنەوەی تر بەخوای گەورە میێرەبانتان ئەسپێرین، هەر شاد و سەرکەوتوو بن، لە پەنای خوادا بن.